سڵاوتان لەبێت هاوڕێیان ببوورن هەندەجار کە ڕێکلامێک دەکەین دوای ئەوە ڕۆژێک دێتە پێش ناتوانین هەمان ڕۆژ یانێک دوو ڕۆژ دواتر شتکەین. من ڕامگەیان لەو ڕۆژانە کە ئەوەی ئەردەلان بەکری هونەرمەند باز دەکەم کەمێک دواکەوت یان کەیسی تر یان جاری وە حاڵەت دێتە پێش بڕوا بکە تەکلیفمان لێ دەکرێن ینی دۆسیەکە بنە ماڵەکانیان یان کەسانێک یان زانیاریەکانی نوێ دروست دەبێ یان ئەوە بۆ یە کەمێک ئەگەر دواکەوت خەلەل لە ئێمە نییە کە ئەگەر ئەمە بەنیەتە چی ئەوە دەمانێت هەموو دۆسیانە بجۆڵێن. بەرحاڵ مردنی هونەرمەندێکی وەکو ئەردەلان بەکر قسە و سەرنجی زۆر لەسەرە ئێمەش بەشێک لەو سەرنجانەی خۆمان فرێ دەدەینە ناو میدیا و پێشتریش من لە پەیزی هەفتەی شوبات یعنی ئەو شتانە زۆربەی ئەمن کۆم کردیتەوە ئەو وەسایقە مێژوویانە دەمەوێت ئەوە بیت یعنی تۆمار بکرێت گفتوگۆ بگەینە حەقیقەتێک گفتوگۆی زۆر دەکرێت ئەو سەردەم مەسەلەی ژەهر خواردکردن کەم قسە و باس لەسەر ئەو شتانە دەکرێت وەکو ئێستا نەبوو 2008 و ئەوانە بۆ ئێستا تەرح دەکەینەوە مەرزیش نییە سەد بارەی دەکەم ئەو شتانە ئێمە تەرح دەکەین واتە 100% تەواوە. هاوڕێیان پێشەچی ئەردەلان لە ساڵی 67 لە شاری هەولێرە لەدایک بووە 5 ساڵ چتە قوتابخانە لە تەمەنی 17 ساڵی لە تیپی 85 بەڕانەتی یەکێتی دەبێتە پێشمەرگە و لای شەید مەلا سلێمان کە ئەو لەگەڵ ڕێبازی لە پارتی هەردووشی گولە باران کرد لە شەڕی ناوەخۆ. ئەردەلان لە پێش من دوای ڕاپەڕینیش ینی لە بەگەرمەی ڕاپەڕین بەشدار دەوێت حکومی کۆنە پێشمەرگە بووە لە گەڕەشتا خەڵکی تازیر و خانەخا ئەو ناوسانەیە چەند شانە چەکدارێک دروست دەکاتن بەشدار دەبێ وەکو هەموو ئەو خەڵکە تێک و شەروشتانە ڕۆڵەشی جوانی خۆی هەبووە. بەس دوو شت ئەوەی لێیان باس کردم دەمەوێت ینی بە ئەمانەتەوە زایدەن ژیانی ئەو کەسە دیارانە بەشێک جوانە و ئەردەلان لە هونەرمەندە هەرە بە هەر ڕێستەکان بۆ زانیاریتان من دێمە سەری لەگەر ئەو یەکێتی بۆ وەڵام ڕەخنەگرێکی یەکێتیش بووە و ئەو لە سەروی حیزبایەتەکەی کەسێکی زۆر نیشتیمان پەروەەر بووە بۆیە ئەو شتانە ژیانی ئەوانە بەبێ ئەوەی کە گومانی ژەهر هەبێت دەبی باز بگرێ و نموزەزێکی جوانی ناو هونەرمەندان پیشاندایە ها یعنی یەکێک لەو هونەرمەندێکمەنانە بە زۆر قسە لە ڕوو وە بوێر بووە لە بەرامبەر بە تایبەتی هەموو بەرپرسەکان. من لێرەسە دێمە سەری لەو ڕوانگەوە دەمێ ینی ئەردەلان باز بکەم هەر مۆزوعەکەی ژەهر خواردنەکەی ڕەنگبی بەشەکە کە باز دەکەین ئەوە مەرجیش نییە وەکو گوتمان دەقیق بین ها چکە ئینسان بە ئەمانەتەوە من ئەو شتانە هاوڕێیان وەکو هەموو سەرچاوەی مێژووی هەر کەسە شتی خۆی فڕێدا ئەو لەبەر ئەوی ئەمە لە سیستەمەکی دیکتاتۆری دەژین شتەکان بە جوانی ناتوانین دەست پێ بگەیانی بڕوا بکە خەڵکێ نزیشتی پێی دەڵێم ناوێری قم قسەکەم پێ بڵێ ینی زۆر زەحمەتە تو چاردەوروبەری یان هاوڕێ یان هەیە نازانم عەرقەلەمان زۆر لۆ دێتە پێش یان دەتو ناتوانانی بچێت کوردستان تحقیق بکەی یان خەڵک لە کوردستانیش بکا کە خۆ دەرگا و شتەکان ئاوەواڵە نییە و چی ئەوروپای. بەرحاڵ بۆیە باسی هەندێک شتی ژیانی تایبەتی خۆشی دەکەین. مەسەن لە ڕزگارکردنی هەولێرێ دوو حادیسە هەیە یەک ئەڵێن لە ڕۆژانی یەکەم بەڕازیلێکی سۆر ناو هەولێرە تەقەی زۆر دەکرد ئەردەلان بە کۆمەوان کە مەفرەزە دادەنێن بەڕازیلێ سۆرەکەی دەبینەوە دەبینی من ئەو مامەد قەشقەیە یعنی دەڵێن بە سوتفە لە بەردەستی قوتار دەبی چەچی یەکتر ئەوە دەبی بەڵام خەڵک لی ناگەرەکەنە بە نیاز بە لێوێن دەر من ڕەنگبی گەنجەکانی ئەو کاتی تەعجیل و خانەقای بێتەوە بیریان ئەو دووگەڕەکە نزیگیەکن هاوڕێیان بەداخەوە پارتی وێرانی کرد بە ناوی ئاوەدانکردنەوە وێرانی کرد. بەرحاڵ شتەشکەشە بووە کابرایەکە بۆ بەسی بوو ناپاک بە ناوی فواد ماتۆر بووە فواد ماتۆر هەر ئەو ناو ئەنتیکۆپەنتیگانەیە فواد ماتۆر زۆر کۆن وەختی خۆی ئەزیەتی گەنجەکانی تەعجیل و خانەقایدایە ئەردەلانیش دوای ڕاپەڕی چوتە سەر و ژێلاشی و هەرچی چەچی هەبووە لێی ستاندیە و ئیهانەی زۆری کردێ فواد ماتۆڕیش چتەکن کۆسەتی شکایەتی لێکردێ گوتی ئەوە هاتی و عەفو عامتاندایە واو تر کۆسەتی شپانجی ئەردەلانی کردیە
تاوان هاوڕێیان ئەو زانیارە ئی کەس نزیشی ئەردەلانیان بەدەستم کەتە نەک دەستی دوو ئیتر کۆسرت پێی دەڵێبی هەموو چەکانی لێ و لەبەر ئەفو عام کرایە و دەبی بیدرێتەوە ئەویش نابەدڵی دەیداتەوە و تووڕە دەبی و دەست بە قسانەکە و دەڕوا دەڵێن لەو ڕۆژیوە نوتیەکەوە تووڕە بووە دەبەر ئەوی مەسەن ئەتو یەکێک زۆر من لێ بکە کەچی لەسەویش ڕەنگی کۆسرت تەعاشەوەی تەعاملەکەی لەو سەردەمی دەقیق نەبووە یان ئەوتە گەنجێک بە دوایوێ بۆ خۆی هاتە دەرێ من نازانم بەس ئەڵێن لە دوای ئەو ڕووداوە زۆر پێتێک سۆ هاتیتە خارج هاتە سویت لە سویژیەوە هەتام 2009 مانجیدا کۆچی دوایی کردیان هاوڕێیان ئەردەلان هەندە سیفەتی هەموو ئەوانەی دەیزانن هەموو ئینسانێک باش و خراپیە بەس ئەمە لێرە بازە سیفەتە هەرە ئەوەکانی دەکەن سیفەتە چ خراپی خەتەرم لێ نەدیت ئەگە ناباسم دەگرت مەسەن کوڕێک بووە زۆر کورتپەروەر بووە مەسەلەن کادری کۆنی ئیچێتی بووە لەگەر یەکێتیەکان بینی خۆش بووە وەکو هەوادارێک یەکێتی بووە نانەوە نەبووە لە ڕێخستنەوانی ئیش بکە بەڵام ئەم بە خۆم دووجار لە خۆپیشاندانەکانی پەکەم دیت و دەیاڵێن لە هەمووش جم و جۆڵەکانی پەکەکە بەشدار بووە یعنی کەسێکی زۆر کوردستانی بووە زۆر نیشتیمان پەروەر بوو و زۆر لەگەر شتی بە مووقیفدا بوو یعنی ئەو سەردەمەی ئەردەلان 2008 و 5 و 6 ئەوانە کورە نەک بەرلەوە ئەڵێن بینە سەر سویەکی ئاب هەر ئەڵێن لە هەموو مەنەسەیەکدا لە هەموو ئاهەنگێژیدا چەند دەقەیەک باسی سیاسەتی دەکرد لە سویەکی ئاب هەتا قسە هەیە دەڵێن حەفلەی هەبووە سویەکی ئاب بۆ ئیتر بەکەیف خۆی هاتە خوارێ کە لەو سەردەم کەم کەس جورئەتی کردی ها یعنی هەموو شت دەیبگەڕێ سەر کاتی خۆی ئەوە یەکێک لەو شتانە بوو کە کێشەی لەگە ماڵی بارزانی بۆ دروست بووە لە سویەکی ئاب یەکێک لەو دەنگە بوێرانە بۆ زۆر بە جورئەتەوە قسەی کردیە وە بەردەوام یعنی قسەی کردی ینی هەر مەسئولێک دەڵێن لە زۆربەی ئاهەنگ و مەجلیسێک ینی هەولێریە ئەمە هەولێریەکان یەکتر دەدەن ینی هەولێریەکان کەم دەتوانن فرتوفێر و تەعبیری زمان و شیژنی بەکاربێن ڕاست و ڕەوان قسەگان دەگەن ئەو یەکێک لەو نەمتانەی تێدا هەبووە کە ڕێک و ڕەوان قسەی کردیە لە هەموو شوێن مەجلیسێک میدیا حەفلەکانی ئەوە پارتی بەرگەی نەگرتێ خاستن لەو سەردەمدا لە نۆتەکان و هونەرمەند بی ئەخراوڕیان ئەگەر سیرکەی بڕواو کە هەموو هونەرمەندەکان پەنجەیەک دەست نابینی بە مووقف بنا ئەوە خاڵێک لە خاڵەکانە با ڤیددیۆی سویەکی ئابیل و فڕانسە و حەریری و نێچیروان بارزانی نێردرایە و ئەیتر لەوێن دەر بڕیار دەدەن ئەزیەتی بدەن ئەوە چیرۆکێک لە چیرۆکەکانە بەس مەسەن لە سویەکی ئاب قسەی زۆر کردیا ئەردەلان کە دەڵێم هەستەی نیشتیمانی هەیە ینی هاوڕان یەک گوێنە هەیە زۆر جوانە سەفارەتی عێراق ڕۆژێک داوەتی هەندێک خەڵک دەکات مارشی عێراق لێ درێ ئەردەلان تاکە کەسە بە وێنە هەیە تا ئەنە وێنە لای ئێمە دەرچوو تا کەس هەڵناسێتەوە هەڵناسێ وێنەکەتان لۆ دادەنم بەس لە بیرم نەچێ هاوڕێیان یعنی وە لەناو ئەو بابەتەی کە کۆن لە کوردستان پۆست و هەفتەی شوبات بڵاومان کردەوە تێیدا هەیە هەر ناسێتە تاکە کەسە مارش لێ دەدرێ و هەر ناسێتەوە وەکو کەسێکی کوردستانی کەسێک فکری کوردستانی گەورەی هەبووە کەسێکی وشار بووە لە ناو ئەوانە هاوڕێیان ساڵی 2008 ئەردەلان بەکر هەڵەیەک دەکە دەچێتەوە کوردستان کۆمپانیای کۆڕەکتریکۆم یەکێک لە کۆمپانیای نزیک لە کۆڕەکتریکۆم نازم چ کۆمپانیاکی هونەریە داوەتی دەکەن ئەڵێن ینی لەگە نێچیر و پاراستنەوەوانە مەسعود قسە کرایە و کاتوو هیچ شت نییە لە گۆڕە وەرە حەفلەی بکە وترە و کەسێک بووە لە هەولێرە زەماوەرەشتی زۆری خۆیە بووە و دوای 22 ساڵ و ئەنامە هەوڵ دەدا زیادیش بانگ بکرێ من نازانم بەڕاستی لە کوردستان پۆست کردمە هەواڵ کە ئەویش بچێتەوە ئەگەری ئەوەی هەیە یعنی بڕوا بکەن کەوادیری ئەو کەسانەی باوا بڵێ ئەو کەسانی ئاگاداری هەواڵن وتیانە من بە زیاد بڵێ نێتەوە من نەمدۆزیەوە بە هەر حاڵ ڕەنگی جواب بە بێک دوو برادەریم لۆ ناچکوشم بزرە کەس نازانی و زایدەن قسە خۆی ئەوە دەکاتن دابڕاندیە ئەگەنا زیادیش بە ویژدان بڵێ من زیاد 2 ساڵ دەمناسی
کەسێک بوو ئەویش ڕەخنەگرێکی جددی پارتیوچێتی وەس کەمی تعبیر دەکرد بەس لە قسە خۆی بە دۆستی پاکە پیشان دەدا باوا بڵێ تێکەڵاویەکمان هەبوو بەس یعنی بەهەرحاڵ دابڕا کوڕەت دابڕا وتیانە من بە زیادیش بڵێت لە کوردستان پۆست کردمە خەبەر کە نێتسێتەوە لەبەر ئەوەی ئەویش هەندێک کێشەی بنەماڵەیی هەیە یعنی قەزیەکە درێژ نامەیە باسی کەم گرنگ یعنی پارتی لە دوو ئەوانەیە لەبەر ئەوەی هونەرمەند کاریگەرترە ئەگەر بە مووقف بیتن یان تەسیری جەماوەریان زیاترە ئیتر ساڵی 2010 ئەردەلان دەکەویتە ناو ئەو گەمەی دەچێتەوە مەسعودیش استقبالی دەکاتن و هەموو مەسئولە ئەمنیەکان استقبالی دەکە ناوڕێیان زۆربیان ینی پێیان خۆشە کوڕخۆ مەسئولانە چن کوڕی ئەو میلەتەنە و ئەوانیش خۆخواانە هەندێک کەسی دیار هەیە هونەرمەندە ئەدیبە شاعیرە بیان بینن بڕوا بکەوە تیان مێگە کورە بەس بۆ خەڵکی فەقیروانە بڕوا بکە من جوانیە هەندێک جملە لێرە باسکەم ئەوانە هیچ نین تەمەلوق لەبەر بەشێکمان دەکەن بەس ئازاریان نەدەین بەس ڕسوایان نەکەین بەس ئیهانەیان نەکەین بە حتا بەنووسینیش تەیری هەندە گەورەنین وەکو تو بەس ئەوە ئەوڕۆ پلێچیانێ ئەگەنە ڕەنگی درۆزن بێئەخلاقن دزن هانی زۆر لە ئێوە کەمتر ئەوەترن بچووکترن قەت گەورەیان مەکەن ئەوانە تەیری گەورە نین نەو ئەم مەخلوقەشکە نین بە پێچەوانەوە قێزەوەندترن هەمویان کۆکەوە بەقەت پاژنەی پێڵاوی شاهینی کوڕی شێروان و ئایشەی کچی مەلاشڤان و ئەیاز کەرەم نابن هاوڕێیان بینە سەر ئەوە ساڵی 2010 داوت دەکرێ مانچی نازە پێنجی ساڵی 2010 دەگەڕێتەوە هەرکە دەگەڕێتەوە میدیای پارتی گرنگی زۆر پێ دەدەن کۆنسێرتی لۆ ساز دەکەن بەردەوام داوەتیان کردێ لە هۆتێل شیراتۆن و شوێنە تایبەتەکانی بەرپرسەکان حەزیان وەکو گوتمان حەزیان لێ تا ئەوەی مەسعود استقبالی کرد لە میدیاش بڵاویان کردنەوە یەکێک لەو خاڵانەی من ئەڵێم هاوڕێیان دووبارەی دەکەمەوە ناشمێ ئەوە بەس وەکو ئەمانەتە چی مێژووی و ئەوەیە مەسەن نەگەشتمە سەر راپۆرتی پزیشکی بڵێن ئەوەیە بەس بڕوا بکەن ئەو زانیارانە ئێستا باز دەکەم زۆر بەشەشی ئیدەی خودی ئەردەلانیە لە بۆ خەڵکی نزیکی هاوڕێی خۆی باس کردیە هاوڕێی خۆی کە هاوڕێی نزیکی بووە سیقەی پێ کردیە من ئەوانە باسەکەم مەسەلەی ئەوە ئەردەلان دوای ئەو دێتەوە هیچ فەحسی خۆی ناکە ئەو یەکێک لە خەلەلەکانە ینی ئێمە مانان کە دێینەوە بڕوا بکە من 2-4 چیمەوە هاتیمە فەحسی خۆم کردی ترسێ بە قوربان ترسێ ینی هیچ نابی بە هیچ لێک بدەنەوە ئەو پارتی ویەکێتیە ژەهر یەشێک لەوە وەسیلانە دەیان کەسی خوان کوشتارا و پارتیا بسەر کرد فەلەکە دینگاکەی جەوهەرنامە جەرجیز فەتحوڵڵا کورا نازانم برێم چیتر پێشەشەکە مەکتەب سیاسی خۆی کوشت دە 12 کادری سەربازی خۆی وەکو وەعید کۆڤلی و فازڵ بەرواری و نازانم چێ و کوشت و خەدایان سیناریۆ خەڵک لە خۆی دەدرزێ خۆگەمە نییە عیب نییە ئەچین من وەکو بیسیکتی فەحسی سیارە ئەچین خۆمان فەحس دەکەین بەجددی ئەم 2-3 ساڵ جارێک ئەچمە لای پزیشک ئەڵێم فەحسی هەموو جسمی خۆم دەکەم لەبەر ئەوەی جێی سیقە نییە یاین تەسەوڕکەن هاوڕێیان من یەک نمونەتان لێرە لە بۆ بڵێم کەسێک هەبوو لەو دەستگا ئەمنیانەی پارتیش دەکردوتە من یعنی چەند سەیرە وتی کاکە بڕ لە هەموو شوێنە گۆشت مەکڕن خواردنی ئەوە مەکڕن کە ئەوە بیوتم بۆ وتی جاری وا لەگەر هەندێک لەو دوکاندارانە تەنسیق دەکەن ژەهر دەکەن یعنی بیانەیە لە دوو بن لە دوو یەکەچی بن تۆ بیر بۆ قەت مێشکردەوە ناڕۆ لەو ئەوڕۆپای بچن دوکاندارێکی گۆشت فرۆش لەگەری ڕێک بکەون هەیە کووردا عەرەبە پارەی بدەنێ مەسەلەن یان کادیری خۆیان بی چێکە گۆشت دەکڕێت و ئەوەیە دەکاتن قەزم نەسەدێ یعنی ئەوەم لەو هەندێک ینی مێشتیان لە شتانە دەڕۆت چکوانە خەبیرن لەو جەرائیمانە یعنی ئەو بەمنی گوتگوتی ئەوە یەکێک لەو وەسیلانەیە کە پەنای لۆ دەبن لۆ بکوشتن مەسەن ڕەنگی نەگەنە ئێمە ماڵی ئێمەیان ئێمە لە هەموو شوێنێک نانەوەن بەڵام بەو شێوە دەکەن ئەجە بۆیە بزانن چەند خەبیسن پیسن چەند بیر دەکەن و هەموو ژیانیان کڕین ئەگە نەتکڕن ئەرهاب ڕسواکە هەوڵ دەدەنە سۆسیال میدیای خوێڕیەکانیان چیرۆژ سەر لەسەر باز بکەن ئەگەر نا بیر لە کوشتن و ژەهر خواردکردن تراوە عەقلیانە بەرحاڵ کە مانجی پێنج دەستەوە زۆر ئەوە دەبێت
خۆی فەعز ناکات دێتەوە پشکنی ناکات یعنی تو بزان مانجی پێنج چیتەوە پێنجی 2008 مانجی دا کۆچی دوایی دەکات هەمووی هەژدە مانجی پێدەچێت هەژدە مانجی پێدەچی ئەوە جێگای پرسیارەکی گەورەیە لە دوای ئەو سەردانەی ئەگەر هەیە ژەهربی یەکێک لەو شتانە کە من دێمە سەری ئێستاگە و یەکێک لەو خاڵانەی تر ئەم لە کەسی یعنی قسەی دەوی ئەردەلانیە ئەڵێ مەسئولێکی ئەمنی تەلەفۆنی لۆ کردیە هەن ینی خۆوایە هەولێریە من دنیایەک مەسئولی ئەمنی هەولێری هەیە جواب نەک لە بۆ ئێمە لە بۆ خەڵکی کەش دەمێریت هەیە وجدانی ئازار دەدا هەیە بەهەرحاڵ تووڕێی دەکەن ئیتر زانیاری دەدا بە ئەردەلانی گوتیێت پێم سەیرە تا ئێستا ژیایی ئەو جوملەی پێگوتیە بڕوا بکە یعنی من ئەو جوملەیە دەڵێم ئەو جوملەی دەوی ئەردەلانیە وای جێڕایتۆ لای براوتی مەسئولەکی ئەمنی من نازانم چیە و بشزانین خۆش نییە بڵێ پێی گوتیە پێم سەیرە تا ئێستا ژیای دەژی بەڵام هێشتان بە هەندی هەر نەگرتیە هاوڕێنان دێک کەس دەڵێن وەڵا ئەردەلان لەبەر نازانم مەشروباتی زۆری خواردەوە کاکە ئەگەر مەشروب بخۆی جەرگت ئەوە دەکات نەک کلیە ئەوە کلیەی تاجی کلیەکەی تێ ئەوە چانە بووە بۆیە مۆزوع خواردنەوە ئەو شتانە نییە خواردنەوە ئەو شتانە نییە خەڵکی سەد ئەوەندە ئەردەلانی مەشروباتی خواردەوە لە مەش ساخترە نەک لە ئەردەلانی ینی مۆزوع ئەوە نەبووە بەس ئێستان پێتان دەڵێم شتەکە چۆن ڕوویدا تاجی کلەکەی کە زۆر ئەوە بووە دەڵێن دکتۆر پێی گوتی لە 10 ملیۆن کەس یەک کەس وای لێ دێتن ڕۆژی وا خراپ دەبی شیمیاییان لێدایە لە بۆ عیلاجەکەی لە عیلاجەکەی شیمیاییان لێدایە جەڵتە لێدایە ڕەوشی باش بووە ها لە مای 24 ساعتی تێک چووە قسەی لەگە خەڵک کردیە یعنی چەند ساعت چەند ڕۆژێک پێشترێ لە ئەوە بووە یەکێک لەو هۆکارانەی تر هاوڕێیان کە بڵین مەسەلەی ئەوە بووە ئەردەلان نەکرد لای چەند کەسەک ئەمن دوو کەس دەزانم کە قسەم لەگەڵی کردی لای کۆسڕە سووریش گوتیتی گومانم هەیە ژەهرم دەرابتی بڕوا بکەن کۆسڕ نازم دارێک ستا ئەمریکایە ئاتە ئەوروپای قسەیان کردیە نەخۆش بوو ئەو دەمی گوتیتی هەست پێ دەکەم ژەهرم درایتی تاوان ئەو ژەهرەش یعنی ئەوەی گوتبوو دەڵێ بدایەت دکتۆرەکان گوتیانش یەکێک لە هۆکارەکانی ئەو نەخۆشیش ئەگەر هەیە ژەهربی ئەگەر هەیە هاوڕێیان من جوملە و شەگوتن زۆر گرنگە ئەگەر هەیە ژەهر بیت بەس ئەردەلان لای دوو کەس گوتبووی هەست پێ دەکەم ژەهرە دکتۆرەکان تەلمی حەچیویان فرێدایە بەڵام 3 ڕۆژیان 2 ڕۆژ بەر لەوەی کۆچی دوایی کات تەلەفۆنی لۆ برادەرە کرد یەک لەوانە ئەو جملەیە گوتیتی مەسەلەی ژەهرەکەی لەبیر کە با تەقەی بە تاریکیەوە نەنێ یعنی ئەو جملەیە لای کەسە چارە عەزیزی خۆی گوتیتی با تەقەی بە تاریکیەوە نەنێن ژەهرەکەی لەبیر کە ئاواشی گوتیە یعنی هەندێک شت هەیە من وەکو ئەمانەتەکی مێژووی چکو ئەو قسانە زۆر گرنگە دکتۆر لەگەوی قسەی کردیە و ئەو بۆ خۆی جسمی خۆی ئەو بۆ بەس گرنگ ئەو حاڵەتە دەڵێن لە 10 ملیۆن کەس یەک کەس تووشی دەبێت و مەوزوعی خواردنەوە شت نییە هاوڕێیان هەندێشتی جوان و خۆش ینی خۆش ئەوەی ئەردەلانی لێرە باسکەن ئەردەلان زۆر قسە لە ڕوو بوو ئەڵێن من بەڕاستی تێکەڵا 1-2 جار دیتم لە ستۆکۆڵم بەس ئەڵێن ئەوانەی نزیک بوون ئەڵێن زۆر قسە لە ڕوو بووە یەکێک لەو جارانە مەحافزی ئەو کاتی هەولێر و چەند مەسئولێک داوەتیان کردێ گاڵتەیان پێکردیە کە ئەو یەکێتیە و پێیان گوتیا بزانە یەکێتی هەولێری کرد بۆ گوند ئێمە کردمانە شار ئەویش گوت وەڵی ڕاست دەکەن بوویتە شار بەس هەم شارەکەشتان لەسەر خۆتان تەوزیع کردیە یعنی هاوڕێیان شتەش کەش زۆر خۆش بووە و دوایین شت بیت بە لەسەری دوای ئەوەی لە کەنەدای هاتبەوە جسمی زۆر وتیان ئاو یعنی
قەڵەوی کرد و زۆر قەڵەوی کرد بۆ ئەردەلان ئیتر کە لە حەفلەیەک دەبێت ئاهەنگێک دەبێت نازانم چێ ڕێک دەخا بانگ دەکرێتن ئەردەلانیش خەڵک سەیری دەکەن گەلە قەڵاو بووە پێیەڵەن زۆر قەڵەوی لۆت دەیاتی ئەویش گاڵتەیەک دەکات دەرێ ناحەقتان نییە ئێستا نەزمەی غولامی ببینن قەڵەوی منتان لە بیر دەچیت وەڵا نەزمەی غولامی دێ سۆتفە لۆ شانسیوی ئەوەی چێشی خۆی زۆر دابەزاندی ئەوەندە لە ئاواز بووە نیوەی ئەردەلاندا بێ دەبتە گاڵتە دەرێن فەرمو ئەوەیە یعنی هاوڕێیان من ئەو شتانم کەزانی و ئەوانە ئەوە جێگای گفتوگۆیە هاوڕێیان قسەی کۆتایی نییە تکایە و من ئەوەندە مەسەلە ئەوە نییە مۆزوع ویژدانی خۆمە نامەوێ شتێک فڕێ بدەم کە بە ئەمانەت نەبووم تەفسیرەشی زۆری خەڵکەیە کە ژەهری نەدراکێ بەس من ئەو شتانە دەزانم ئەو شتانەش بەڕاستی لێکۆڵینەوەی وردی دەوێت لەگەر بنەماڵەکەی لەگە دکتۆری ئێرە بچی بە دواتچوون بکەی مەسەلەن هاوڕێیەکانی ینی ئەو دوسێ شتەی لێکتری بدەی ئەو کات تێدەگەی وزائیدن وەسایقی پارتی وەسایقیت کە بە دیار بکەویتن ینی کەسمان ناتوانم من ناتوانم بڵێم 150 ژەهرە بەڵام من ئەو قسانم ئەوە لە زاری خۆی بە ئەمانەتی مێژووی لەگە کەسی هەرە نزیکی کە هاوڕێی نزیکی بووە کەسانێک وەسیقەی پێکردیە لۆی ژێڕایەوە پێم خۆش ئەوە بستە ناو بابەت بەدەر لەوەش ئەردەلان مادام من بۆ خۆم هەموو ئەو کەس و دەنگ و ڕەنگانەی بە مۆقیفن مەیدانین پێم باشە ئەنی گرنگیان پێ بدەین جیایان بکەنەوە ئەگەنا هونەرمەندەکان خۆ سەدان هونەرمەندەیە بەڵام کاکە هونەرێک خۆی فرۆشتنی ئەردەلان ڕاست بوو یەکێتی بوو لەو سەردەم بەڵام نیشتیمان پەروەری لەسەری ئەو بۆ بڕوا بکە ئەو جملەیە زۆر گرنگ بوو بە بیرم ماتەوە برادەرێک گوتی بە یەکێتی مانگۆ دەچێتی بوو وتی پێمان گوت باش عیب نییە ئەردەلانی بە داوەتی هەولێرە سلێمانی ناکەن ینی خۆ سلێمانی لەبەردەستی یەکێتی بوو داوەتیان نەکرد بۆ زانیارەت یەکێتیەکان لەگەر ئەوەی خۆی پێشمەرگەی یەکێتی بوو خۆشی پێ یەکێتی بووە ینی بە هەوادارێکی یەکێتی بووە کە ڕەنگی ئەو خاڵێکی لاوازێکی ببوو ئیتر ئەندامێکی مەکتەب سیاسی گوتی کاکە وەڵڵا لی دەترسین دێت ئەو کوڕە هەموو قسەک دەکات لەسەر تەلەڤیزیۆنی لە قای لەگە بکرێ هجومی سەماڵی بارزانی دەکات ئەمەش نامانەوێ لەو زەمەنەی ینی بڕوا بکەن ئەوە یەکێتی نەوێرە داوەتی کا لەسەر ئەو نقطەیە بووە بۆیە ئەوە یەکێک لە جوانیەکانی ئەو هونەرمەندەیە بە هیوان هونەرمەندەکانی تریشکە چەند دانەیەش کەشن مرۆڤی جوانن چاکن کوڕی هەندێکیان هەن بە هەڵوێستیشن جێگای ئەوەن ڕێزیان بگیرێت زۆر گرنگە هونەرمەند لە تەک هونەرەکەی هەڵوێستیەبی هیچیان لەمە زیاتر لە خەڵک زیاتر نییە دەبێ ئەوانی ژۆکو ئەو خەڵکە بە مووقیفن قسە بکەن ناڕزایتم ئازاری میلەت ئازاری وانیشە ئیشی ئەوە نییە بەس من شاعیرم بەس من ئەدیبم و سەرم ئیشی من ئەوە نیە نا ئەوە ترسنۆکی لە هەموو وڵاتێک هونەرمەند و ئەدیبەکان لە سەنگەری پێشەوەی ناڕزایەتی ئەوەکان دەبن و ئەوان بەو بەهرەی هەیتیان دش بە ستەمەکان دەوەستنەوە هاوڕێیان هەرویستم دۆسەی ئەو زانیاریانەی لای من هەیە لەسەر ئەردەلانەوە کۆم کردبەوە بە ئێستاکەشەوە بۆتان باز بکەم ڕواژ ناکەم شتێکی وام لەبیر چوبیت درودیش بۆ گیانی شەهید ئەردەلان کە توانی مێژوشی جوان لە خۆی تۆمار بکات ڕەمزێک لە ڕەمزەکانی هونەرە ڕەمزێک لە ڕەمزە جوانەکانی هەولێرە کاتێکی خۆش